سڵاوی کامەران حاجی عومەر و باسی ڕۆژتان لێبێت دوای تێپەڕکردنی قەیرانەکان تا ڕادەیەکە قەیرانی کۆڕۆنا، قەیرانی دابەزینی نرخی نەوت، قەیرانی بەرزبوونەوەی دۆلار، سەرەڕای ئەو هەموو قەیرانانەی کە بەغداش بۆ ئێمەی دروست کرد. بەڵام وەکو دەبینن بە شێوەیەک لە شێوەکان ژیان لە هەولێر لە هەرێمی کوردستان سەقامگیرە. بازار خەڵکێکی زۆر لە خەڵکی هەولێر لە دەرەوەی هەولێر، یعنی ئەوانەی پەنابەرن، ئەوانەی ئاوەرەی هەولێرن، هەموو لە هەولێر ژیان بەسەر دەبن. من ئەمڕۆ بە دوواداچوون لەسەر سەقامگیری هەولێر دەکەم، لەسەر ئەوەی هێرشانەی جاربەجار کە بۆ هەولێر پایتەختی کوردستانە لەلایەن میلیشیا جۆربەجۆرەکانی عێراق هەر جارێ و بە بیانوویەک موشەکێک یان فڕۆکێکی بۆ بێفڕۆکەوانی بۆم ڕێژکرا و دەرێرنە هەولێر. بزانین کاردانەوەی کاسبکاران سەبارەت بەم هێرشانە چییە؟ ئەرێ بەڕاست بۆچی عێراق نە پارە دەنێرێ، نە یارمەتی پێشمەرگە دەدا، نە شەقامێک نە کۆڵانێک ئاوەدان دەکاتەوە؟ بۆچی لە بڕی ئەو هەموو شتانە موشک و فڕۆکەی بۆم ڕێژکراومان بۆ دەنێرێ؟ ئەم کاسبکارانە سەبارەت بەم هەڵوێستەی میلیشیاکان چی دەڵێن و چۆن بیر دەکەنەوە؟ خەڵکی هەولێری؟ بەڵێ. چ کار دەکەیت تۆ؟ من کاسبم. کاسبی؟ بەڵێ. باشە. دوێنێ بینیت گوتیان هێرشە کراوەتە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. بەڵێ. بەڵێ. زۆر چۆن بینی؟ وەڵی زۆر پێم ناخۆش بوو، چونکە شارەکەمان شارێکی ئارامە، بێگانەی زۆر لە شارەکەمانە، لە عەرەب و لە تورکمان و لە مەسیحی و لە ئاوارە زۆر کەس لە شارەکەمانە پێمان ناخۆشە. با بڕۆن شارەکانی دیکەیان بۆ خۆیان چاکەنەوە. شاری بەسڕایە، شاری نەجەفە، شاری بەغدایە، ئەوان وێران بووە، هەر ڕۆژی مەشاکلێکیانەیە. ئێمە حەز ناکەین مەشاکلەکەی خۆیان بێنێتەوە شاری هەولێر. چەند ساڵە لە هەولێرن ئێوە؟ 30 ساڵەکە. 30 ساڵ. کاسبن؟ باشە. هەولێر چەند بۆ کوردستان و چەند بۆ عێراق گرینگە بە بینی؟ بۆ عێراق گرنگە و بۆ کوردستانی زۆر گرنگە. چۆن؟ هەر لە ڕووی اقتصادی، لە ڕووی سیاحەت، لە ڕووی ئەمن و ئاسایش زۆر گرنگە. بۆ خەڵکی دیکەش خۆی داڵدە دەدا لێرە لەبەرەوەی ئەمن و ئاسایش هەیە. ئەمن و ئاسایش؟ بەڵێ. ئەو لە هەمووی کاسب جێی کاسبیشە، فەقیر دۆستیشی خەڵکەکەی، بەڵێ خەڵکی چاکی هەیە. هەولێر لەلایەن چەند هێزێکەوە کراوەتە ئامانج. لاوەنە ئەوە فڕۆکەیەکی بێفڕۆکەوە موشەکێک گرم لە هەولێر دەدەن. ئەمە بۆچی دەگەڕێنیەوە؟ یعنی قازان چی قازانجی لێ دەکات؟ عێراق قازان ناکە، بەس خەڵکی هەولێر زەرەرمەندە. بەس هەولێر؟ بەس هەولێر زەرەرمەندە. دوای بەس هەولێر زەرەرمەندەبی لە تێکچوونی سەقامگیری بە ئامانجگرتنی سەقامگیریەکە. وەڵڵا ئەو حالەتانە تەقریبا ئێستا بۆتە داردێشی تازە، ئەو داهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان دۆرۆن ئەوە یعنی هەر هەولێر نییە، بەغداشە و ئێرەشە و شوێنی تریشە و هەولێر سەقامگیرەکەی لێت ئەوەیە غەرەزێکی سیاسی لە پشتە، غەرەزێکی سیاسی لەسەر زمینی ململانەی بینی هێزەکان و هێزەکانی ئەقلیم. گەورەیان بچووکە؟ وەڵام من بە گەورەی نابینم. ماندوو نەبی؟ باش الحەمدولیلا. چۆنی باشی؟ والله باش خەڵک چێن دەرێ؟ ئەوێن بەنگلادێشی. بەنگلادێشی. ئەم دوکانە تۆ ئیشی لێ دەکەی یان بۆ خۆت بەڕێوەی دەبیت؟ نا بەکوت بەرە دەکەم. یعنی بە خۆت بەکرێت گرتووە؟ سەرپەرشتی دوکانەکە تۆ دەیکەیت؟ زۆر باشە. کڕی مانگانە چەند دەدەی لێرە؟ 300,000. 300,000. ئیش و کارت چۆنە؟ کی زایفە بوو ئێستا. بەزار زۆر خۆش نییە. قەدیمەکە باش بوو ئێستا. قەدیم باش بوو. قەدیم باش بوو. باشە. هەولێر بۆ تو چ مانایەکی هەولێر؟ هەولێر ینی وەکو شار بۆ تۆ گرینگە؟ چەند ساڵە لێرە ئیش دەکەیت؟ 13 ساڵ هەولێر. تۆ بوویتە هەولێری ئێستا؟ برادەرت زۆرە؟ زۆرە. پارەی باشت دەست دەکەوێت؟ نا قەدیمەکە باش بووە. قەدیمەکە باش بوو. 11 12 13 ساڵدا باش بوو. چەند ڕۆژە چەندت دەست دەکەوت ئەو کات؟ نا وەڵڵا ئێستا کەم بووە. کۆم بۆ زۆر. ئێستا 50,000 دەست ناکەوێت؟ 50,000 6,000 ئەوە تەماشاکە دەنێ. کەمە؟ کۆمەوە دەنێ. کەمە. هێشتا حەز دەکەی زیاتر بێت؟ ئەڵڵا کەریم.
تۆ خەڵک شوێن دەرێت بنگلادێشی بەنگلادێش بەڵێ. چەند ساڵە لە هەولێریشدا تقریبا 10-11 سال 11 ساڵ فێرە کوردی بووی تۆزە الحمدلله چیش دەکەی والله نو دکان بهارات دوکاندار ناو چییە؟ عبدالله عەبدوڵڵا برادەرەکانت دەڵێن تۆ دەست لە ماوەی 10 ساڵ ئیشت کردووە لە هەولێر توانیوتە خانوویەک بکڕی لە بەنگلادێش خانی دروست کردیم لێ دروست کرد یعنی لێرە ئیشت کرد پارەکەت بردەوە بەنگلادێش الحمدلله. خانووەکەت باشە الحمدلله هەولێر چۆنە بۆت هەولێر وەکو شار عیبینێ الحمدلله ئاوەدا نییە ئەگەر هەولێر تێک بچێ سەقامگیریەکەی ئەمنێتەکەی بۆ تۆش خراپ دەبێت الله خوا خوا دەزانێت یعنی تۆ بەجی دەسێ شارشت کە آره والله هر اونده جێت لێ نییە لە هەولێر تێک بچی تێک بچی والله خوا دەزانی تێک دەست هەولێر خۆش دەوێیان نا الحمدلله خۆی دێ باشە ئەمە نمونەی یەکێکە لە کاسبکاران وەکو باسم لێوە کرد یعنی لە هەولێر بێزگە لە خەڵکی خۆی خەڵکی ڕەسەنی شارەکە بە هەزاران خەڵکی بێگانە لەم وڵاتە کار دەکات سەقامگیری هەولێر سەقامگیریە بۆ بەغدا سەقامگیریە بۆ تورکیا سەقامگیریە بۆ تاران سەقامگیریە بۆ سووریا لەوانەیە هەندێک کەس ئێستاوا لە ئێمە تێبگا بڵێ کامەران مبالەغە لەسەر ئەم بابەتە دەکات بێگومان ئەگەر ینی پسپۆڕان بە باشی شیکاری بۆ بابەتەکە بکەن بەڕاستی هەولێر بۆتە ناوچەیەکی سەقامگیر بۆ ناوچەکە بە هەزاران مەسیحی بە هەزاران عەرەبی سوننە بە هەزاران کوردی ڕۆژاوە بە هەزاران کوردی ڕۆژهەڵات هەر هەمووی لە کوردستانە لە هەولێرە لە هەرێمی کوردستانە خوا نەخواستە بە تێکچوونی ئەو ئەزمونە بێگومان هەموو ئەو خەڵکانە دەبنە کێشەیەک بۆ وڵاتانی دەوروبەر و ئەو کاتیش نەوەک تەنیا خەڵکی هەولێر و هەرێمی کوردستان هەموو ناوچەکە زەرمەند دەوێت بۆیە پاراستنی ئەم ئەزمونە لە قازانجی هەمومان. ئۆستاس پێم بڵێ خوێندنەوە چییە لەسەر ناوە هێرشێک دەکرێت بۆ سەر هەولێر چی لێ تێدەگەن؟ خۆی هەولێر شارێکە شارێکی دێرینە و شارێکە شاری پێکەوە ژیانە هەر لە کۆنەوە یعنی مێژوو شاهێدە هەولێر زۆر شوێنێکی گرنگ بووە بۆ بەگرتنە خۆی ئاوارە و پەنابەر و لە هەموو ڕەنگەکانی لێ لە هەموو با بڵێن ڕەگەزەکانی لێ باشە بۆ لێمان دەدەن بۆ ناوە لێمان دەدەن پیاوەتی ئەوەمان دەدەنەوە کە خەڵکی عەرەبمان لە خۆ گرتووە تورکمانمان لە خۆ گرتووە ینی مەسیحیمان لە خۆ گرتووە چییە مەوزۆر بۆ لێمان دەدەن؟ خۆی مەسەلەی هەولێر ئەوەیە یعنی بە ماوەیەکی زۆر کەم ناڵێم بەتەنیا هەولێر هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان پێشکەوتنێکی زۆری بەخۆوەدی ئەم پێشکەوتنە جۆرە ترسێکی دروست کردووە لە دڵی هەندێک ناڵێم یعنی وڵاتانی هەرێمی بەغداش پێشکەوتنی هەولێر دەترسێ بەغدا وەکو حکوومەت وەکو دەسەڵات وەکو کازمینە بەس خەڵکەک هەنە احتمالە یعنی ئەوە من وەکو احتمال دایدەنێم یعنی ناتوانم بە مطلقی احتمالە ئەجێندای شوێنی تر جێبەجێ بکەن بۆ لێدانی هەولێر. سەقامگیری هەولێر چۆن دەبینی ئەم و ئاسایشەکە؟ وەڵاهی لە ڕووی ئەمن پێویست ناکەوە لێمان دیارە زۆر باش هیچ ڕۆژان بێت لە بازاری مشکلات هەبی لە بۆ ئەمنی لە بۆ ئاسایشی هیچ ناوەڵە لە بۆ ئەمن و ئاسایش هیچ مشکلات نییە بەس مشکلەکەت بازارەکەیە. باشە بازارەکەیە ئینشاڵڵا خوا ڕزقتان دەدا بەس دوێنێ بینیت هێرشە کرا بۆ هەولێر لەو هێرشە چی تێگەیشتی خەڵکێک دەڵێ دەیەوێت ئەو سەقامگیریە تێک بدە پێ دوای هۆکار چیە بۆ دەیانەوێ هەولێر ئەو هەموو خەڵکەی لە باوەش گرتووە جێ ئەو هەموو خەڵکەی کردوتەوە یعنی کەسابەتیە ژیانە هەموو خەڵک لێرە نانێکی دەست دەکەوی بەڵام ئەوان دێن دەیانەوێ ئەو سەقامگیریە تێک بن مەسەلە چییە؟ تەماشا چاودەورت دەکەی هەمووی دوژمنتە تەماشا ناو وڵاتەکەی خۆت دەکەی سەر ڕای بەرەن بە ئەو خزمەتێکە تو دەیکەی مع الأسف مەسەلەن بەرامبەر ئەو نمەکەت نمەک حرامە ئەو خزمەتی ئەو دەیکەی ئەو بەرامبەر تووە نییە بەو شێوە نییە ئەو پاداشت بداتەوە. باشە بەشی زۆر لە بەرپرسەکانی عێراق ماڵیان لە هەولێرە
هەر دواتریش زۆربەی سیاسەتەکانیان دژی هەولێرە یعنی ئێمە دووفاقی دەبینین لەسێ والله باوەڕ ناکەم هیچ کەسێک کوردی خۆش بوێ مەوزوعەکەی ئەوەیە ئەو سەقامگیریی دەبینی لە هەولێرێ لێرەیە دەبا سەقامگیریەک لەوێ دەری هەبی لە وڵاتی خۆی ببینی بابنێ لە شاری خۆی ئەو سەقامگیری ببینی بەخوای ڕازی نییە کە گرانترین جێیە بە $100 خانیش بەکرێ بگیری بەس با سەقامگیری نەبینی یا ئەو ئاوادانی هەولێرە نەبینی یا ئەو ئاسایشی هەولێر نەبینی کەوای ئاوادانی هەولێر تەسیری بۆ عێراقی شەیە کو تەسیر نییە تو تەماشاڵێک ئاسایشەکە تەسیری هەیە ئەمنیەتەکە تەسیری هەیە بەڕای تۆ چییە بۆ دەیانێ هەولێر بکەنە ئامان ناوە موشەکێکمان تێدەگرن و تەق لێمان دەدەن دەڵێن کاکە ئاگادار بن ئێمە دوژمنی ئێوە پێشەچی بە خێراتتان دەکەم زۆر سوپاس. ئێمە خەڵکی شاری هەولێرین هەولێر شارێکی کۆن و ئارامە ئەوەی کەوا ئێستاکە ئەو ڕووداوانەی کە ڕوودەدا یانێ ئەو سەقامگیرە لە هەولێرێ نەمینێت ڕاستە هەولێر یعنی هەولێر زیان ئاخە هەولێر کیانەکی دامەزراندیەکە ئەو کیانە ئەوان ناتوانن ئەو کیان ئێستا دروست بکەن بۆ خۆیان لە هەموو خزمەت گوزاری لە هەموو شتێکەوە ئێمە بەس خزمەت گوزاری بەڕاستی هەیتما کەم و کوردی بەڵام کەم و کوردەکان ئەگە بێت و تەواو بکرێت ئەوانە ناتوانن لە پێشەوە تەمان بتەکی دەمەگە شارەکانی باشوور بین و ناوەڕاست فەرقەکی زۆر هەیە شەک و شتێک کە تێدەگرن لە شاری هەولێر دەیانەوێت ئاژاوەیەک ینی ناسەقامگیریەک دڵە ڕاوچەیەک لە ناو خەڵک هەبیتن لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هیچ کاتێک هەولێر یان هەرێمی کوردستان نەبووتە ناوچەیەکی هەڕەشە ئامێز بە وڵاتانی دەوروبەر ناوە بیانومان پێدەگرن دەڵێن کاکە بنکەی ئیسرائیلی لە هەولێرە مخابەڕاتی ئیسرائیلی لە هەولێرە سوزانم 100 بیانومان پێدەگرن هەموو ینی زۆربەی جار بەرپرسان لە هەرێم دەڵێن کاکە ئەمە دیعاەیە ڕاست نییە ئێستا ئەوان دەڵێن کاکە قاعدەی ئەمریکیتان هەیە ئەمریکاش دوژمنی عێراقت دەبێت دەریکەن ئەگەر نالێتان دەدەیت ئەگەر ئەمریکا نەمینێ لە عێراق پێت وایە ئەو هێزانە ئێمە والله بەڕێی من ئەمریکا نەمینێ لە عێراق بالعكس حشدی شعبی دەمان خوا کوردستان نایلی بەڕەحەتی تانشی ناوە کەرامەتمان دەپارێزرێت دەستیەوە نەخێر ئەوان ناهێلن بپارێزرێ چونکە ئەمە ئەو دەمەی ڕەحەتین سەرمان ڕەحەتە هیچ مشکلەمان نییە هەندێک کاک سەلاح گوتنی مشکلی موچە ئەوانەمان هەیە ئەوەش بەلکو حەل دەبی بەس ئەوان چاویان بێرە هەڵ نایە برای ئەوان موچە لە عێراق وەردەگرن دەڵێن ئازیش لە دەرەوە وەردەگرن پێت وایە مەسەلەکە پەیوەندی بە سیاسەتی هەرێمی بی تێکدانی سەقامگیری هەولێر یان مەسەلەکە چوزانم ینی شخصیە کاکەوان نەک جار و دوو جار چەندەها جار خۆمان جۆمان لێ بووە باسی هەولێرەکەن باسی حکمی ذاتیەکەن ینی ئەو پێشکەوتنی کە هەیە لێرە لای ئەوان نییە ئەوان وەزعیان خراپە تۆ ئەو هێزانە بە دۆستی خۆت دەزانی؟ هێزی چۆ؟ ئەو هێزانێک کە موشک دەنێت نەخێر نەخێرەوانە دژمنیە من ئەرەوە کازمی چی پێ دەکرێت؟ کازمی بڕوا ناکەم لە عێراق زۆر سەرکردە هەیە هەمووش دەڵێن ئێمە لەگەڵ سەرکردەکانی کورد لەگەڵ میلەتی کورد براینە بەڵام لە واقع ئەو برایەتی دەبینی ئەوە شیعارە ئەو هەموو شیعارە لە خۆیان ئەو ڕۆکە هەرێمی کوردستان سەقامگیر و ئارامە بەڵام ئەمەش لە هەرێمی کوردستان کەم و کوڕیمان زۆرە ملەتی کورد بەخۆی عاتیفەیە ئێستا بڕۆ ئەو هەموو شارە دروست دەکرێت ئەو هەموو ڤیلایە دروست دەکرێت هەمووی دەفرۆشێتە عارەبان ئەمە ئێستاکە شیعارمان هەیە دەرێن کەرکووک قودسی کوردستانە و یەک دەرێ دڵی کوردستانە ئەمە ڕۆژێک دەبی کەرکووکی لەبیر دەکەین دەبی برێن هەولێر قودسی کوردستانە شیعاری لۆ هەر بدەین وای لێ دێ برا وای لێ هاتیان ئەوان دێن دەیکڕن برا دەیکڕن حەق نییە ئەو شتانە بە ناوی عەرەبان بکرێت بەسڕاد ئەمە دەوڵەت نینە ئێستا تورکیا دەوڵەتە هەموو دەوڵەتێک دەتوانێت لە خۆی لێ بچی ئیستثمار بکە و بینایی بکڕی و شوقەی بکڕی ئەو شتانە بکڕی بەڵام ئەمە هەرێمە چین ئەمە هەرێمە چین ئەو شتە لە بۆمە نابی مەفروزە ئەو شتانە ڕابگیرێت
ماندوو نەبی خۆش بخێر شو کارت چۆنە باش الحەمدولillah سای خوای الحەمدلله ئەمن و ئاسایش هەیە لە خوای بە زیادبی بەیانیان لە سعات 4 دێنە دەرێ ئیش هەیە لە خوای بە زیادبی ئەگەر بێت و بەغدا پارێ بنێری یارمەتیمان بدا دەستی حکومەتی هەرێم بگری یعنی هاوڕابن یعنی خۆشتر دەبی لەوە هێشتا باشتر دەبی شادێتە چایخانە بەخوای وەختە لێم تێکسی هەندێک زار بە کوردەکەش دەرم ئەڵڵا بالخێر ئەوەندە عەرەب دێ لە خوای بە زیاد باشە کە ئێمە ئەوەندە شوێنمان کردەوە بۆ ئەوان ئێستا ناوە هێرشێک دەکرێت بۆ هەولێر چی لێ دەخینیەوە وەڵای هەولێر شاسێ و ئەو موشەکانە نییە بەڕاستی چکەمە دوونێش لەگە برادران باسمان دەکرد لە چاخن ینی هەولێر دائما لە قەدیمەوە دڵی گەورە بووە باش عەرەبەکان چ دەڵێن بەخوای عەرەبم برادری خۆم هەبووە یعنی لۆی هەیە دەتانی بستە ئەوروپا بژی کابرا وەچکو بڵین مەسیحیە برای مەسیحی خۆمانە پێی دەرم و ناچێ دەرێ وەڵڵاهی ئەوەی لە گەرەنگۆ دەژیم لەگەر کوردی بەخۆی خەڵکی مووسڵێ ئێستا مووسڵ بەشێکی ئازادە عنی کامل ئازادە بەس بەشێکی تەواو ئارامە پێی دەرم بڕۆ دەرێ کاکە ئەوەی لە گەرەنگۆ دەژیم زۆر خۆشترێنەوەی لە ئەوروپا یان لەگەر عەرەبەکان بژیم دکتۆر خوێندنەوە چییە لەسەر هێرشی ناوەناوەی میلیشە جۆر بە جۆرەکانی عێراق بۆ سەر کوردستان ڕاستاوان ئێستا دەڵێن ینی سیاسەتی شەڕیان گۆڕیوە پێشتر شەڕی بۆ شەڕی داعش دروستکران ئامادەکران بەڵام ئێستا شەڕەکەیان گۆڕیوە بە ناوی ئەمریکا خوێندنەوە لەسەر ئەمە چییە بۆ کوردستان چیانی لەوان کردووە طبعا خوێندنەوەی من بۆیە دوای ئەوەی کە قاسم سلێمانی کوژرا تر ئەوان دەستیان پێکرد کە هەچی مەصالحی ئەمریکایە لە هەر شوێنێ بێ لێ وبعلني يعني استاد بيري نجمع بعلني أيود يشكل لو شناني كأماني لي كردستان دوای ڕۆژێکیش ليا يعني بو كمصالح أمريكا اللي راهي ليا بحجي مصالح أمريكا طبعا كا اللي راهيش تيجي واي نية بلين كبتوانين أوان أنا مطاركة لمطاركة بن بهمو شويك أزان الحلفاء لوي أو هزانا ئامانجەکەیان ئەمریکایە بەم جۆرە هێرشانەی کا لە ڕێی فڕۆکەیەکی بێ فڕۆکەوانی بۆم ڕێژکراوە موشەکێک لە شوێنێک هەڵدەدەن بەڕاستی ئەمریکا دەکشێتەوە بەم جۆرە هێرشانە یان ئامانجەکەیان ئەمنیەتی کوردستان و هەولێرە پای وەکو پای خۆی یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە ئەمنیەتی هەرێمی کوردستان لە مودەتەی 18 ساڵی کە حکمی عێراقیان کردووە وەکو حکمی شیعە فەشەلێکی زۆریان هێناوە لە بەغاوە بگرە تاکوم بەسرا هەموو ئەو محافەزاتانە هیچی بۆ نەکراوە خەڵک مزاهرەیەکە دژیان داوای ڕوخانیانەکە بێ ئاون بێ کارەبان بێ هەچی صحی هەیە نیانە لەبەرەوە تەماشاکەی خەڵکەکە پڕ بۆ لەوان لەبەر ئەوەی جادەی عێراقی پڕکەن لە خۆیان بێرە سەر ئێمە باشە چێ وەڵامی و هێزانە بداتەوە باشە پێشمەرگە هێزەکانی هاوپەیمانان ئەمریکا یان عێراق خودی حکوومەتەکەی کازمی یەکەم خودی حکوومەتەکەی کازمی لاوازە هێزی نییە و هیچ قووەتێکی نییە ئەو قووەتێک کە هەشە ئەگەر بەحسی جێژەکەی جێش وەلایەن بۆ ئەو حزبانەیە زابطەکان هەمووی حزبەکان دانراوە و ئەو قووەتیشی نییە لە ناو پەرلەمانە لەبەر ئەو هێزەی نییە ئەوە بنسبەت ئەوە بنسبەت پێشمەرگە شەڕی درۆنی پێ ناکرێت چونکە درۆنی نییە یعنی ئەوەی کە جگای سەرنجە تەم ئەو استعرازەی کە کردی حەشدی شعبی درۆنی پیشانە کە حکوومەتی عێراقی نیەتی خۆ ئەزانین سەرچاوی درۆنەکان هەمووی لە ئێرانەوەیەت بەڵام پرسیارە گرنگەکە لێرەدا ئەوەیە ئەمریکا و هاوپەیمانان دەتوانن هەرێمی کوردستان لە مەترسی بەرفراوانبوونی هێرشەکانی ئەوان بمان پارێزێ بەڵێ هەوڵێن مان پارێزن بەڵام ئێستا ئەمریکا خۆی لە چۆنەڵێ لە دیراساتی پەنتەگۆن دیفاعی وەزارەتی دیفاعا کە خوێنەوە کە ئەوان ئێستا چۆنەڵێ لەژنەیەکیان دروست کردووە بۆی تەکنۆلۆژیای تازە بکەن بۆی لە درۆنەکان بن چۆن محاربەی ئەم تەکنۆلۆژیە تازە بکەن چونکە ئەو تەکنۆلۆژیا نزمەرفێ بە سارۆخ لێ یان بە هەشتێککە لێ مەگەر نزم لێ زیانە لەسەر ئەو منطقەیە یعنی ئەوشی نییە لەبەر ئەوە ئێستا دیراسەیە على ئەساس لەم چەند مانگا تەقدیمی وەزارەتی دیفاعکەن چی بکرێت بۆ ئەوەی
محاربەی تەکنۆلۆژی تازە بکەن چکام حربانە گۆڕاوە بۆ بە حربی تەکنۆلۆژیا ساحتیاج ناکە بێت ساڕۆک بێنێت و ئەو داقە تارێکە بۆ ئەرفێنێ خۆیان بە عەرزە منتەقەکە و بۆ ئەسووتێنێ یعنی تەخریبێکەکە. لە سەردەمی حکمی بەغدا لە هەولێر لەو شوێنەی کە من ئێستا لی وەستاوم ئەو ناوچەیە سەربازگە بوو سەربازی عێراقی خەڵکێکی زۆر لەم شوێنە کاریان ئەوە بوو کە خەڵکێک بە زۆرە ملێ بکەن بە سەرباز خەڵکێک بکەن بە جاش شەڕی عێراق و ئێران شەڕی کورد شەڕی چوزانم دنیایەک شەڕی ئەو ناوچیان بە خەڵکی کوردستان دەکرد بەڵام ئەمڕۆ کو دەبینن ئاوەدانیە باڵەخانەی بەرز بوژانەوە سەوزایی جموجۆڵی بازرگانی هەولێر ناوێکە ئێستا لەسەر ئاستی ناوچەکە ناوێکی گەورەی هەیە تەنانەت لەسەر ئاستی جیهانیش ئەوان کە ئێستا بە بیانووی ئەمریکا کە موشک ڕەوانە دەکەن یان فڕۆکەی بێفرۆکەوان فڕۆکەی بۆ ڕێژکرا بۆ هەولێر دنێرن ئامانجەکە ئەمریکانیە وەک خۆیان باسی لێوە دەکەن ئامانجەکە تێکدانی ئەو ئاوەدانیەیە کە بۆ تا نمونەیەکی زەق لە عێراق جیاوازیەکی گەورەی دروست کردووە چارەسەر چییە؟ چارەسەر یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگەی کوردستانە یەکگرتنی کوردستانە هاوکاری هێزەکانی هاوپەیمان و ئەمریکایە لەوەی مەترسیەکان لەسەر کوردستان بە تەواوی نەهێڵێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بە هیوای سەلامەتی و ئەمنیەتێکی باش بۆ هەولێر و هەرێمی کوردستان.